ئۆرکسترای سیمفۆنی سلێمانی ماوەیەکە سەرقاڵی خۆ ئامادەکردنن بۆ پێشکەشکردنی کۆنسێرتێکی گەورە. ئەم کۆنسێرتەی ئۆرکسترای سلێمانی بەڕابەرایەتی دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگرمەیە و ژمارەیەکی بەرچاو لە موزیسیانە دیارەکانی شاری سلێمانی بەشدارن تێیدا. سلێمانی کۆنسێرتێکی دی ئامادەکە ئێستا لە پرۆڤەکانین لە 5 مانگی ئایندە پێشکەشەکەین. هیوادارم خەڵکانێک بێن ئامادەی بن. پرۆگرامەکە زۆر تایبەتە، کۆمەڵێک بەرهەمی ڕێپێتواری ئەوروپیە، سمفۆنیایەکە شەنین بە تەواوەتی. کۆمپۆزەرێکی ئینگلیزە بە ناوی بێنجەمین بریتن، یەکێکە لە سمفۆنیا زۆر جوان و بەناوبانگەکانی ڕێپێتواری ئینگلیزی و ئەوروپی. پاشان کۆمەڵە پارچەیکەیە، یەک کاری کوردیشی تایە کە بەڕێزمە موسا ئاکۆ ئامادەی کردووە لەگەڵ مناڵێک سۆلۆکێشێنێ موزیکی کوردی و بە ئاسێکی زۆر جوان. لەم کاتە تاشان گوێگر بە تایبەت کۆنسێرتە میوزیکەکان گرنگە چالاکی لەم شێوەیە بکرێت. بێگومانم کۆنسێرتە گرنگی خۆی هەیە لەبەرەوەی کە موزیکی ئۆرکسترالی بە شێوەیەکی گشتی زەحمەتە، ئامادەکردنی زەحمەتە، خەڵکی زۆرەوێت بە ئاسانی ناتوانین کۆبینەوە، بە تایبەتی ئۆرکستراکەی ئێمە پشتیوانێکی وای نییە، توان بڵێم هیچ، یعنی ناتوانن و ژەنیارانە پارەی تەکسی دابینکەن بۆی چەلۆ و کۆنتراباس و ئامێرەکانیان بێنن، خۆیانێن. ئەیدی ئامادەکردنی ئەم جۆرە کۆنسێرتانە ئاسان نییە، بە شتێکی زۆر دەگمەن و زۆر نایابە، گەر خەڵکی بێن لەو بڕایەم چێژێکی زۆر جوانی لێ بینن. من خۆشحاڵم، من هەمیشە پشتگیری هەموو گەنجان مناڵانەکەم. من ژیانی خۆم تەرخان کردەوە بۆ موزیک، بۆ پێشکەشی موزیکی کوردی، بۆ کوردستان، بۆ هەر کەسێکە بیەوێت. لەبەرەوە من زۆر خۆشحاڵم کە خبرەی 50 ساڵێک تەمەنیان پێ بەخشم بە کورتترین کات. ئاودێر مەحمود محەممەدە، ئەندامی سەرەکی ئەم ئۆرکسترایە بە ئامێری چەلۆ. ئامادەکاریەکان بۆ ئەم کۆنسێرتا چۆن بەڕێوە ئەچێت؟ ئامادەکاریەکان تا ڕادەیەکی باش بەڕێوە ئەچێت، هەرچەنە کاتەکەمان کاتێکی کەمە، بەڵام زۆر هەوڵمان ناوە کە بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک بەرنامەکەمان بەدەست بێنین و بتوانین پێشکەشی ئێوەی ئازیزی بکەین. ڕۆڵی خانمانی میوزیسیان لەم کۆنسێرتە گەورەیەدا چۆن وەسف ئەکەیت؟ سپاس بخوا، ئەوسا من هەر بەتاخانە ناسرا بووم، چونکە ینی ڕۆڵی ئافرەت کەمتر بوو. ئێستا لەخوا بەزیابێ ینی ژەنیاری زۆر باشمان هەیە، ژمارەمان زۆر بووەوە، زۆر جێی دڵخۆشیە. پێشبینی ئەکەیت بینەر چۆن ئەم کۆنسێرتە ببینێت؟ ئێمە سپاس بەخوا بینەری تایبەتی خۆمانمان هەیە، هەموو جارێکیش کە کۆنسێرتمان کردووە هۆڵەکە فول بووە. سپاس بەخوا، ینی هەمووی چێژی لێبینیوە و هەموو تێبینیەکانی ما ئەو کەسانەی کە هاتوون بە هەند وەرمان گرتووە، هەر کەسێکە تێبینیشی هەبوو بێت. ئەو ڕێزکانم زۆر شکانوە. من زۆر دەمێکە لە مەجای موزیکا ئیشەکەم، وەگەر ئەو ڕێزکانم نشکانە نەمەتوانێت تاوکو ئێستا بەردەوام بم.
زۆر بەخێر بێن لە ڕاستیە کۆنسرتی ئەم جارەمان وەکو ئۆرکسترای سیمفۆنی سلێمانی با بڵێن کەمێک وەکو قەبارە بچووکترە هەم تەنها پشتمان بۆ ئامێرانە بەستەوە کە خۆمان هەمانە وەکو ئۆرکسترا ئەمێرە ژێدارەکان و ئامێرە فودارە تەختەیانی کە خۆمان هەمانە پرۆگرامێکی جوانمان ئامادە کردووە منۆک ژەنیارێک ڤیۆلا وەکو با بڵین لیژنەی هونەریش لەم کۆنسرتەیە بەشدارم بە خۆشحاڵیەوە بە هیواین بە دڵی هەموو لایەک بێت و زۆرمان نەما بۆ کۆنسرتەکە بە هیوان 5 مانگ لە تەلاری هونەر هەمووتان ئامادە بن و کۆنسرتێکی خۆش پێشکەش بین.